بەخوای گەورە چوار کوڕڕۆمێ هەر چواری حەزەکەم لێ بەکوژبە بەخوای گەورە دەستم بە دەستنوێژە ئیسلامم کافر نیم فقط ئەوان بە کافرمان ئەزانن ئەو هەموو برایانمانە کوژن لەوێ ئێمە لێرە بێدەسەڵاتی مامە جاسڵاوە لێ بێ بەڵاوی خوا لە تۆ بێ ئەمە چییە؟ تەمەنێکە ئەزمونێکە هەیە ئەمە چێژە نابێ من لە 61 لە بیرمە ئەمانە هەر ئەمان چەوسێننەوە هەر بە عێراقەوە بە سووریاوە بە ئێرانەوە بە تورکیاوە تورکیای مردن بۆ تورکیا کە ئاوا لە ئێماکات پەیامم ئەوەیە هەموو کورد نەک لێرە کۆبینەوە بڕۆین بۆ ئەوێ وعد بێ من یەکەم کەس لەگەڵتان بە لە پێشەوە سەرەکەم لە سیارەکە بە تفەنگی خۆمەوە بە فشەکی خۆمەوە وەڵڵی چوار کوڕڕۆمێ هەر چواری یەنە بە وەڵڵی بە بیلایی بە تەڵڵی باشە ئەم هەستە لە شتێوە سەرچاوەی گرتووە لە کوردایەتیەوە لەوەوە کە غەدرمان لێەکەن لەوەوە کە ئەو هەموو براد ئەو هەموو برایانمانە کوژن لەوێ ئێمە لێرە بێدەسەڵاتی بۆ سەرکردەکانمان هەڵناسن بڵێن با بڕۆین بۆ سیارەمان بۆ نایەنن و بڵێن چێ خۆی بەختەکە با بڕۆین بچین لەوێ خۆمان بەکوژ بین من لێرە چی لە ماردین بکەم هاوار بکەم بچم بۆ لای ئەوان لەگەڵ ئەوانە شەڕقی وەڵڵی وام حەز لێیە بیلای وام حەز لێیە فقط چی بکەم من دەسەڵاتم نییە چاوم نابینێ ئەینا بە وەڵڵی ئێستا بە تفەنگی خۆم و بە سیارەی خۆم و عەڕوشتم ماشەڵڵا و هەموو گەرمەمان هەیە ئێوە بە ئیسراحەتکەن ئەو هەموو گەنجەکەن گەرمە هەیە لێ ئەیدە با بڕوات ئەوە تا چەندین وەجبە ڕۆیشتۆ لە بەیانیەوە با بڕوات شاری سلێمانیەوە بەخوای گەورە چوار کوڕڕۆمێ هەر چواری حەزەکەم لێ بەکوژبە بەخوای گەورە دەستم بە دەستنوێژە ئیسلامم کافر نیم فقط ئەوان بە کافرمان ئەزانن ئەوان بە موسڵمانمان نازانن حەقا ئێمە بڕۆین لەوێ دیفاع بکەین خۆمان بەکوژ بین لەسەر خاچی سووریا خاچی کوردستانە هیچ فەرقی نییە تۆ لەوانەیە زۆر سەردەمە بینی بێت کوردبوون لای تۆ چییە؟ کوردبوون لای من کوردە یەکگرتوو بین هەمومان یەک بگرین پشتی یەک بگرین ئێمە لە 61 من لە بیرمە بەعەس قەومیەکانە هاتن ئێمەیان تاڵا نەکرد دوای قەومیەکان بەعسیەکان هاتن ئاوایان لێ کردین هەموو ئەنفالیان کردین بۆ ئێمە قبوڵکەین هەتا ئێستا 7 ملیۆنی کورد هەمووی 7 ملیۆن ئەگەر یەکگرتوو بێت وەڵڵی حەزم لێ بڕۆین وەڵڵا